سڵتانە بێت ئازان و خۆشەویستانمان جیاواز لەو ژینگەی کە لە دەرەوە هەمانەوە هەمیشە بەردەوام باسی لێوە دەکەین و گرنگی پێدەدەین و دەیپارێزین ئەویش ژینگەی دەوروبەرمانێکێکی دیکەش هەیە ئەویش ژینگەی کۆمەڵایەتیە بابەتێکی زۆر گرنگە ژینگەی کۆمەڵایەتی چییە چۆن پارێزگایی لەم ژینگە کۆمەڵایەتیە بکەین ئەم ژینگە کۆمەڵایەتی ئەگەر بپارێزرێت تا چەند دەبێتە مایی تۆکمەبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان خزمەتیەکان زیاتر تۆکمەتر دەبن دەزانین لە نێو کۆمەلگای کوردیدا جیاواز لە کۆمەلگەکانی دیکەوە سەرەتا ئاماژەم پێکرد کۆمەلگایەکی کۆمەڵایەتین ڕاستە لە ماوەی چەند ساڵێکە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە ڕووی لە لاوازبوون کردو بەڵام بەگشتی جیاواز لە میلەتانی دیکە خۆشبەختانە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر باشە لە کۆمەلگای ئێمەدا بزانین چی بکەین بۆی کە پارێزگاری لەم ژینگە کۆمەڵایەتیمان بکەین گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئەمیر خواکەرەمزەند سەرۆکی بەشی کۆمەڵاسی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانیە خوا بەخێربێ کاک دکتۆر جان. زۆر سوپاس بەڕێز مەمنون زۆر سوپاس بەڕێز. دەستپێک باز لە ژینگەی کۆمەڵایەتی بکەین مەبەست چیە لە ژینگەی کۆمەڵایەتی هەمیشە باز لە ژینگەی دەرەوەکەین ژینگەی کۆمەڵایەتیش بوونی هەیە بێگومان دەستان خۆش بێت زۆر سوپاس دیارە ژینگەی کۆمەڵایەتی ئەتوانین وا پێناسەی بکەین وەکو چەمک وەکو زاراوە وەکو کۆنسێپتێت کە ئەو شوێنەیە ئەو جێگاییە کە ئێمەی تاک تێدا پەروەردە ئەبینە ئەو ژینگەی کۆمەڵایەتیە ئەوەی کە جەنابەت هەر ئاماژەیەکت پێی کرد ئەو ئاوێتەبوون و ئەو تەعامل و ئەو مامەڵەکردنەیە کە بێگومان هەر هەمومان یەک ئەگرینەوە چکە ژینگەی کۆمەڵایەتی تەنها بە تاکێک پێک نایات بەڵکو کۆمەڵە خەڵکێکن کۆمەڵە تاکێکن لە کۆمەڵە شوێنی جیاواز بۆ پتەوکردنی ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کەوا لە نێوان خۆیانە لە دەوروبەرەکانیانە ئێنە ئاراوە بۆ چاککردن و باشکردنی ژیانی کۆمەڵایەتی خۆیان لەو واقعی کە تێداژێن. چی بکرێت بۆی کە ئەم ژینگە پارێزراو بێت هەموو تاکێک کۆمەلگای کوردی خۆمان باسکەین ئەم ژینگە کۆمەڵایەتیە بپارێزرێت بێگومان دیارە جەنابەت باس لە کۆمەلگای کوردی ئەەکەی کۆمەلگای کوردی ئێمە خاوەن کەڵچەری خۆمانین خاوەن دابوونەریتی خۆمانین خاوەنی عرف و عادات و تەقالیدی خۆمانین ئەمانە بەشێکن لەو ژینگە کۆمەڵایەتی کەەوە ئێمە ئەتوانین زیاتر پتەوتری بکەین و زیاتر ئەکتیڤتری بکەین و زیاتر باشتر و چاکتری بکەین چکە یەکێک لە بیرمەندەکانی کۆمەڵانسی هێربرت سپنسەر باس لەوە ئەکات یعنی دوو ژینگە تێکەڵاو یەکتر ئەبن یەکێک لەوانە ژینگەی سروشتی تابیعەکەیە لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتیەکە کە لە ناو ژینگەی کۆمەڵایەتیە بێگومان ژینگەی مرۆڤایەتی دێت واتە ئێمە هەروەکو چەمکی ژینگە لە هەندێ لاوە پێناساکرێ بە ئینڤایرمنت لە هەندێ شوێن ئەڵێ ئیکۆلۆجی بەڵام ئێمە ئەم ژینگە کۆمەڵایەتیە چۆن بتوانین لەگەڵ ژینگەی سروشتی و لەگەڵ ژینگەی مرۆڤایەتی نێوان خۆمان نێوان تاکەکانە ئێمە ئەمە مەبەستەکەمانە لە نێو ئەم تاکانێکەوە دروست ئەبێ بێگومان کاریگەری ئەبێتە سەر چی سەر ژینگەکانی دیکەش بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان بۆ نمونە ژینگە تەنها ئەوە نییە دوو تاک لەگەڵ یەکتریە تەعاملێک بکات یان تەفاعولێ بکات ئاوێتەبوونێک دروست بکات چکە کارلێکێکی کۆمەڵایەتی صرف بەحت دروست ئەکات لەگەڵ خودی ئینسانەکە خۆی بۆچی بۆ چاکردنی دەرونی خۆی چکە تۆ لە ناو دەرونی خۆتە کۆمەڵە فاکتەر هەیە کە دەوروبەرەکەت ئەوانی کەوا لەگەڵە کار ئەەکەی هەر بەڕێستان لە ناو ئەم ستێدەیەک تەماشاکەی کارێکێکی کۆمەڵایەتی صرف بەحت جوان ڕێکوپێکتانەیە لە نێوان خۆتانە بە مامەڵەکردنتان شێوازی مامەڵەکردنەکە واتە بەشێک لە ئەو ژینگە کۆمەڵایەتیە بەڕاستی ڕەفتاری شێوازی ژیانی ئێمەیە چۆن بتوانین ئەم ژیانە بە ڕەفتارێکی جوان پاک ڕێکوپێک مامەڵی لەگەڵا بکەین بێگومان ژینگەیەکی کۆمەڵایەتی جوان دێتە ئاراوە واتە ژینگەی کۆمەڵایەتی هەم لە ڕوانگەی شێوازی چۆنەڵی ژیان و هەم لە ڕوانگەی مامەڵەکردنەوە و هەم لە ڕوانگەی تەندروستی خۆمانشەوە تۆ تەماشاکە ئەگەر من ژینگەیەکی کۆمەڵایەتی تەعامل بێت تەفاعل بێت ئاوێتەبوون بێت تێکەڵاوبوون بێت مامەڵەکردنێ بەڵام جگەلەوە پێویستیم بە ژینگەیەکی تەندروستی جوانشێ چکە ئەم ژینگەی کۆمەڵایەتیە وەکو سیستمێکی کۆمەڵایەتی وایە لەناو بنیادی کۆمەڵایەتی ئەمە لە سۆسیۆلۆژی ئاماژە بۆ واکەین کە بنیادی کۆمەڵایەتی پێک دێت لە کۆمەڵی سیستمی کۆمەڵایەتی هەل لە ڕووی سیستمی پەروەردەوە سیستمی خێزانە سیستمی تەندروستیە هەموو سیستمەکان تێکەڵم لە ناو بنیادی کۆمەڵایەتی من پێم وایە لە ناو ژینگەی کۆمەڵایەتی
هەموو ژینگەکانی دیکە خۆیان ئەنوێنن یان خۆیان ئەدۆزنەوە لەناو ژینگەی کۆمەڵایەتی چونکە ئەو ژینگە کۆمەڵایەتی ئێمە ئەگەر تەندروست نەبێت تەندروست واتە لە ڕوانگەی مامەڵەکردنەکەەوە بەڵێ لە ڕوانگەی شێوازی مامەڵەکردنەکەی ژیان ئەگەر ئەوە تەندروست نەبێت کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر هەموو ژینگەکانی دیکە. کاک زۆر ئەگەر بەراوردیە بکەین بە ژینگە کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ڕابردوودا باو باپیرانمان هەتا تا ساڵەکانی 90ەکانیش دوای پێشی تەکنۆلۆژیا و کۆمەڵە گۆڕانکاری ڕووبات بۆ بە بەراورد بە ئێستادا بۆچی ئەو خۆشەویستی و ژینگە کۆمەڵایەتی سەقامگیرە لە جارانە لە ئێستادا کەمتر ئەبینرێت تۆ کار بۆچی ئەگەڕێت؟ بێگومان کاریگەریەکان زۆرن کارلێکەکان زۆرن یەکێک لەوانە ڕاستی تەکنۆلۆژیە بمانوێ نەمانوێت ئێمە شێوازی مامەڵەکردنمان لەگەڵ تەکنۆلۆژیا وەک پێویست نییە. ئێمە وایە دائەنین بە شێوازە گشتیەکە من باسیەکەم و تایبەتی بکەم لە ڕوانگەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە بێگومان سستی کردووە من ئەگەر بمەوێ بێم بۆ ماڵ جەناب دەبێت پەیوەندی بە جەنابتەوە بکەم لەوانێت تۆ کۆمەڵێ چۆن ئەڵێ بارودۆخەکەی ژیانی خۆت و خێزانەکە و دەوروبەرەکەت وای لێ کردوهای ئەو ژینگە کۆمەڵایەتیش ئێستاکەواتیدا ئەژەی لەوانێت جیاوازیە بێ لە لادێوە لە شارۆچکەوە لە شارە گەورەکانەوە بۆ یەکتر من ئەمێ بێم بۆ لای جەنابێت ئەبێ پەیوەندیت پێوە بکەم ئەبێ پێشوەخت کاتم بۆ دابنی کاتت نیاڵی داوای لێ بردنەکەم دکتۆرە میر من ناتوانم ئەمڕۆ پێشوازی لە تۆ بکەم باشە ئەمە ئەگەر بۆ کۆن بگەڕێنەوە ئایا ئەمە لە لادیەکان و لە قەزا و ناحیەکان و شار و چارۆچکەکان پێشتر بەو شێوازە بووە نەخێوانە بووە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە هەرەوەزی تێدا بووە هاریکاری تێدا بووە یارمەتی تێدا بووە هاوکاری لە هەموو ئێستا وای لێ نهاتووە ئێستا من ئەبێ خودی خۆم و خێزانم و مامەڵەکردنم لەگەڵ خێزانەکەم و مناڵەکانم و دەوروبەرەکەم شێوازێک منی بەستووەتەوە کاریگەریەکی ڕاستە و خۆی لەسەر ئەو ژینگە کۆمەڵایەتی کەوا لە ڕوانگەی پتەوکردنەوە لە ڕوانگەی هەرەوەزیەوە یارمەتیدانەوە ئەمانە کاریگەری ئەبووە چونکە لە هەندێک لە ژینگە کۆمەڵایەتیەکان بەڕاستی کاریگەری هەیە لەسەر عرف و عادات و تەقالیدەکانمان بەڕاستی لاوازی کردووە کەڵچەری ئێمە ئەوە نییە یعنی ئیلا هەموو شتەکانی ئێمە بەڕسمیات بێ ڕاستی ئێمە تەکنۆلۆژیا هەیە بەڵام ئەو تەکنۆلۆژیا ئەتوانین لە ڕووی پۆزیتیڤەوە لە ڕووی باشیەکەیەوە لە ڕووی چاکیەکەیەوە ئێمە ئەوە بۆ خۆمان بەکاربێن و دەوروبەرش استفادەمان لێ بکە بەڵام ئەو وای لێمان کردووە ئەم تەکنۆلۆژیا و ئەم پێشکەوتنانە لەگەڵ ڕێز من واڵێم من ئەڵێم بە کۆی گشتی ئامەی خەڵق قسە ئەکەم بەڵام هەیە بە شێوازێکی ڕێک و پێک هەم پەیوەندی کۆمەڵایەتەکانی لەدەست نەداوە و هەم لە ڕوانگەیەکی ژینگەی کۆمەڵایەتیوە سەرجەم ژینگەکانی ترشی کۆنتڕۆڵ کردووە بەڵام ئەم بە ڕێژەیەکی کەمە. دکتۆر یەکێکی دیکە لەو بابەتانی کە ئەبێتە هۆکاری ئەم پاراستنی ژینگەی مامەڵی گفتوگو و قسەکردن لە نێوان پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە مەجلیسێکە دائانیشی لە سەرسفرەیەکە تەنانەت خێزانەکەشدا یعنی ئەم قسەکردن و مامەڵەیەت چی بکرێت چۆن مامەڵە لەگەڵەوە بکرێت چۆن دوورکەین لە قسەی ڕق و قسەی ناخۆش کە نەبێتە هۆکارێک بۆی کە پەیوەندی کۆمەڵایەتەکە سار بێتەوە. بێگومان ئێمە بەڕاستی ئێمە مجتمعێکی کوردی بەعام ئێمە باس کۆمەڵگای کوردیەکەم بەڕاستی ئێمە من بەداخەوە واڵێم ئێمە ئەوەنە قساکەین گوێ ناگرین یعنی ئەچیتە شوێنێکەوە دوو کەس سێ کەس لەوانەیە بێ زیاد ئەن لزوم قسە بکات باقیەکەی دیکە تەنها گوێ بگرن لە هەموو شتێک قسەکەی یعنی تۆ من ئێستا پسپۆرێکی من کۆمەڵناسیە کاکە من ناکرێم لە فیزیا قسە بکەم من لەگەڵ ڕێزم یعنی ئەمە وای کردووە لە دەستدانی هەندێک تایبەتمەندی خودی خۆمانوە کە بەڕاستی ئەمەش کاریگەری هەیە لەسەر هەم کەسێتیمان و هەم کیانی خۆمان چونکە کیانی خۆمان ئێمە ئەو ژینگە کۆمەڵایەتیە دروست ئەەکەین و ئەیدۆزژینەوە من لەناو خێزانێکم من بمانێ نەمانێ مەسەلەن منی ڕاهێناوە لەسەر کۆمەڵێ نۆرمە عاداتە تەقالیدە دیدی ئەمە بە شێوازێکی دوای دێمە دەرەوە دێمە ناو قوتابخانە ئەچمە مزگەوت ئەچمە شوێنەکان ئەمانە هەمووی کاریگەری ئەچمە ناو مزگەوتی لە تەنیش دوان و نوێژەکەم دەنگ بەرزەکات و لە مامۆستاکە زیاتر دەنگ بەرزەکات و واتە ژینگە کۆمەڵایەتیەکان لەگەڵ هەموو ژینگەکانی دیکەیە چۆنڵێ هەم لە ڕووی ئاینەوە لە ڕووی عادات و تەقالیدەوە لە ڕووی نۆرمەکانەوە موسساتە گشتیەکانی حکوومەت لە ڕووی ئەو شوێنانی کەوا تۆ ئیشی تیاکەی بێگومان کاریگەری هەیە بەسەر لە دەستدانی ئەرکی خۆمان و لە دەستدانی پسپۆری خۆمان لەو شوێنشکەوە بۆی ئەڕێ باوەڕەکەی شێوازی قسەکردن وەکو ئەتەکێت یەکێکە لەو شتانێکەوە کۆنتاکتێک لەگەڵ تۆ دروست ئەکات بە چاوت بە قسەکردنت بە گوێگرتنت ئێمە بڕاستی بێ ئەو تێگەیشتنە مەعریفە هەزریەمان هەبێ بۆ یەکتر بۆ ئەو شوێنی کەوا ئەڕۆی ئەبێ بزانین جلوبەرگەکەت جێگاکەت ڕێگاکەت
دانیشتنت قسەکردنت هەڵسوکەوت تۆ تەماشاک ئەمە هەموو ژینگەی کۆمەڵایەتیە چکە بابەتێکی زۆر گرنگە هیچ ژینگەی کۆمەڵایەتیەوە نییە من لەناو خێزانێکە بەم پەروەردە بکرێم لە پێگەیاندنێکی کۆمەڵایەتی ئەوە من پێرفێکتە زۆر باشە ڕێکم بەڵام لە دەرەوەی ئەوە ژینگەکانی دیکە من بتوانم چۆن مامەڵە لەگەڵ ژینگەکانی دیکەیە بکەم بۆ نمونە ئەڵێ کابراایەک هەر لە زمانی کۆنەوە بۆ شێوازی قسەکردن بۆ گەیاندنی قسەکردن ئەڵێ چۆن ئەڵێ کابراایەکی زۆر ئەوە باس لەوە ئەکەن کە خەوێک ئەبینێت کە خەوێکە بینێ مەلیکێکە پاشایەکە خەوێک ئەبینێ ئەڵێ یەکێکم بۆ بانکن تەفسیری ئەم خەوەم بۆ بکات وڵا بانکی ئەکەن ئەڵێ من خەوێکم بینێت لە خەوەکە نازانم لە خەومە هەموو دانەکانم کەوتووە یەکدان لە دەممان نەماوە تەفسیری تۆ بۆ مەچی ئەڵێ قوربان ئەمە شتێکی زۆر ئاساییە و قوربان ئەمە ئەمریت و هیچ کەسێ لە ئەندامانی خێزانەکەت نامێنێ ئەڵێ پاشا یەکسەر ڕاوەستا و تەماشای ئوستوبەکەی ئەم مفەسری خەوە بکە ئەڵێ کاکە ئەمەم بۆ لابن یەکێکی ترم بۆ بێنن بزان تەفسیری ئەم خەوە چییە یەکێکی تری بۆ ئێنا لە دەستڕاستەکان ئەڵێ قوربان خەڵکی تر هەیە باشتر تەفسیرەکە ئەڵێ قچەکە بێنن هی ترم بۆ بێنم دانێکی دیکەی بۆێنن بۆ تەفسیری ئەم خەوە کە هەموو دانەکانی نەماوە و تەواوەتر ئەو یەکسەر وتی تۆ ئەمریت و ئەندامانی خێزانەکەتش هەمووی ئەمرێ مفەسری دووەم هات وتی قوربان بفەرمە وتی من خەوێکی ئاوهام بینیوە وتی قوربان ئەوە تەمەنی جەنابت درێژ ئەبێت تەمەنەکەت ئەمەنە درێژ ئەبێ مردنی سەرجەم ئەندامانی خێزانەکەت ئەبینی سبحان الله تۆ تەماشای ئەمەکە تەماشای ئەم تەفسیری ئەم خەوەکە بەو شێوازی گەیاندن و شیکردنەوەی خەوەکەی وای لە پاشا کرد کە ئەوەنە تەمەنی درێژ ئەبێت مردنی سەرجەم ئەندامانی خێزانەکەی بینێ خۆ هەمان تەفسیرە بەڵام شێوازەکەی ئەو پرسیاری جەنابەت وایە ئێمە شێوازی گەیاندنمان هەم بۆ پەروەردە هەم لەناو قوتابخانەکان لە داینگەوە بیگرە لە باخچەوە بیگرە لە سەرەتایەوە بیگرە تا ئەگاتە ناو زانکۆکەی ئێمە ئەبێ بەم شێوازە ئێمە مامەڵە بکەین چکە دنیا گۆڕاوە ئەو تەکنۆلۆژی لەوانەیە پرسیارێکم لێ بکەین ئەی دوکتۆر چی بکەین ئەی دوکتۆر چی باشە ئەی چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەوەی کە ئێمە خاوەن ژینگەیەکی باش و تەندروست و چاک بین لە دەستی نەدەین گەنجەکانمان هەرزەکارەکانمان مناڵەکانمان و ئەوجا پیرەمێردەکانمانش ئێمە ئەمەیە شێوازی ئەو گەیاندنانەی ئێمە هەم لە ڕووی تێگەیشتنەوە معریفەوە و هەم لە ڕووی هۆشیاریەکمان لەلا دروست بێت کاکە ئەمڕۆ دنیا وا پێشکەوتووە ناکرێمە بڵین هەموو تەکنۆلۆژیایە کۆنتڕۆلی ئێمەی کورد ئەی باشە ئێمە خاوەن بیرین خاوەن عەقڵین خاوەن هۆشین بۆ ئێمە کۆنتڕۆلی ئەو تەکنۆلۆژیایە نەکەین و بەکاری بێنین بۆ ژیانی ڕۆژانی خۆمان کاکتۆر چۆن لە ژینگەی دەرەوە داباز لە پیسبوونی ژینگەکە بە کەش و هاوە کۆمەڵەشت لە نێو پەیوەندی کۆمەڵاتەکانش پێم وایە پیسبوونی پەیوەندی کۆمەڵاتی هەیە چۆن لە مەجلیسێکا دانیشتووی هەمووی موبایل بەکارێنێ یەکێکە لە پیسبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکانی خراپبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان یانی تۆ سێرەکەی ینی هەمووی سەری لەسەر موبایلەکەیەتی ئەو ژینگە کۆمەڵایەتی و کۆبوونەوە کۆمەڵایەتی ناپارێزێ جا چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا بکەین زۆر بەنامان کردو زۆر باسی ئەممان کردو کە گرنگی بدرێ بەمەکە لە پەیوەندی کۆمەڵاتەکانە دوور بکەیت بەشاد لە شازەکان زۆر ماڵ هەیە کە چنە ماڵی داپیرە و باپیرە گەورەکان یەکسەر زۆر من هەر ڤیدیۆش بینە سوشال میدیا موبایلەکانیان لێ کۆ کاتەوە لەناو سەبەتەیەکە ئەمە چی بکرێ بۆی کە هەوڵ بین کە تەعامل و ینی پەیوەندیکی زۆر باشمانێ بێت کە چەند سەعاتێک میوانی لە شوێنێکە لە ماڵێکدا بێگومان دیارە ئێمە من ئەوە گەڕێنمەوە بۆ سەرخێزانەکان بەڕاستی یعنی سەرخێزانەکان کە من دێم بۆ لای جەنابەت کۆمەڵێ لە خێزانەکان لە دەور و بەری یەک ئێمە کۆ ئەبینەوە بەڕاستی من نابێت چارە بدەمە یەکە بەڕاستی من ناکرێ بێم خۆم مۆنکەمەوە لە مناڵەکەم تۆڕە بووم و بڵێم ئەمە چیەکەی تۆ مۆبایلەکەەوەم بەدەستەوە بەو شێوازە ناجانە یعنی تۆ ناکرێت تۆ ڕەبوون بەکاربێت پێش ئەوە بێ ئامادەکار پێش ئەوە تۆ ئامادەکاری کە تەبێ کردبێت بۆ ئەم مۆبایلە من پێت دەڵێم ئەگەر ئێمە خۆمان کۆنتڕۆلی تەکنۆلۆژیا و مۆبایلەکان و ئایپادەکانی دەستمان نەکەین کاکەن معقول نییە من تا سعات 2-3 شەو خۆ مۆبایل بەکاربێنم بە مناڵەکەشم بڵێم ئاوە چێ مۆبایلە بەدەستەوە معقول نییە خۆم جگەرە بکێشم و نەرگیلە بکێشم بە مناڵەکەم بە براکەم و بە بڵێم ئەرێ کاکە تۆ چیەکەی تو چینە نە ئەبێ ئێمەی کەوا پێمان ئەڵێن مەڕاستی ڕۆشنبیر لەگەڵ ڕێزم یان خاوەن بڕوانامە لەگەڵ ڕێزم بۆ هەر هەمووی ناکرێ من ئەمە بەکاربێنم بۆ گیان ئەو وەڵام من پرۆفسۆرم و من دکتۆرم و من دەرچووی زانکۆم تۆ نەخشتیوانە لە پەیوەندی کۆمەڵایەتی شتیوانە چی ئەتوانێ گونجاندن بکە چی ئەتوانێ جەوێکی خۆشی جوان و ڕێکپێک لەو سەعاتە لەو 2 سەعاتە ئەو میوانە نادێت کەکە بە ئەوە دەست پێ بکە
مەرجنی ئیلا گەورەکان دەست پێ بکەن من مەبەستم گەورەکانە بێت تێگەیشتنیان هەبێ ئەمە زەمانێکە زەمانی ئەوەیە ئەگەر وتیان کڵاوێن با کڵاوێن بکە قەیچێکە ئەگەر وتیان دۆمینە قەیچێکە با دۆمینە بکە ئەگەر وتیان دوو قسەی خۆش و دوو نوکتە ئەملاولا یە قەیچێکە با بەوە دەست پێ بکەیت بۆ قەیچێکە بڵێن کێ دەی کێ نوکتەیەکی خۆشی پێ تۆ دەست پێ بکە ها تۆ خۆت ئەبێ دەست پێ بکەیت ناکرێ من چاوەڕێی بەرامبەر بکەم ناکرێ من میوانەکەم هاتووە ینی من ئەوە قسە بکەم ئەو قسە نەکە هاتوو بۆ گفتوگۆ ئێمە تەماشای تەلەڤیزیۆنەکە بکەین بزانێ یاریەکەی پاریس سان ژێرمان و بەرشلۆنەیە کە ئەم شەو لە بەرشەی بردەوە 4-1 بۆ من ئێخە ناکرێ ئەو هاتووە بەلای من تەماشای یاریەکە بکەم لەگەڵ هەموو گۆڕێکا بەرزەوە بم یان مسلسلە دۆبلاجەکان یان گۆرانیەک یان بەرنامەتۆ متابعی باوەڕەکەی من 11 ویلای ئەمریکان بینیوە ئەچیتە هەر ویلایەک بۆ ئەکسچێنج کاڵچەری نێوان کورد و مەسەلەن ئەمریکا تۆزانێت چیتە ئەم سۆشیال میدیا ئەوانە نیە تۆزانێت چی ناو ماڵەکان هەموو کەناڵەکان ئەکوژێتەوە تۆ ئەزانی تەلەڤیزیۆن بەکار نایێنێت تۆ ئەزانی ئەو ئەوێ هاتۆ بۆ لای تۆ بۆ دانیشتن بۆ گفتوگۆکردن ئێمە ئەمەی جەنابەت ئەڵێ خۆ پێشتر ئەمە زۆر دووبارە بۆ تۆ هەرە ڕاتە ماڵەکە بانگیدا ئەڵێ قیبلە لەکوێ ئەو قیبلە و میبلە نەما لەگەڵ ڕێزم تۆ نوێژەکەی بۆ خۆت نوێژت کردووە مەیکەرە ئەو ماڵە داوای بەرماڵەکە یان داوای پاسوەردەکە یان تۆ چیتە بۆ قسەکردن و گفتوگۆکردن من باسی پەیوەندی کۆمەڵایەتی ئەەکەم کاتی نوێژە کاتی قسەکردنە کاتی تەماشاکردنی تەلەڤیزیۆن بەڵام کە تۆ ئەو 2-3 سەعاتە ئەچی بۆ ئەوێ کاکە خەمەکانی خۆتی بۆ باس مەکە کاکە باسی قەرزەکانت مەکە باسی قستەکانت مەکە باسی ئەوە مەکە من بۆ کوڕەکەم ژن بێنم و بۆ باسی کۆمەڵێ پەیوەندی کۆمەڵایەتی سەرف بەحت جوان ڕێکوپێک بکە کە لە ناو ژینگەکانە کە خوێندنە فێربوونە پێگەیاندنە پەروەردەیە چی بکەین کۆمەڵی پرسیار لە نێوان خۆتانە شتی خۆشی تیا بکە پێکەنینی تیا بکە گاڵتەی تیا بکە ئەوە بۆ ئەوی بتوانی لەو ژینگەی کەوا تۆ تێدای ئەو 2-3 ساعاتە بەخۆشی ببیتە سەر زۆر سپاس دەکەین بەڕێز پرۆفیسۆر یاریدەدە دکتۆر ئەمیر خواکەرەم زەند سەرۆکی بەشی کۆمەڵاسی زانست مرۆڤایەتیەکانی خۆ بەخێر بێت. سپاس بۆ دەرفەتە سەرچاوەکان خۆش بێت. زۆر سپاس دەکەین دکتۆر یان